خۆشویستان بەردەوامین لەگەڵتانە ئەمڕۆ ڕۆژی گەنجانە لێرەوە پیرۆزبای خۆمان ئاڕاستی سەرجەم گەنجان دەکەین گەنج لە هەر شوێنێک بێت هێز و بازووی گەنج هەمیشە دەتوانێت بوژانە ببەخشێت بەو شوێنە بۆیە ئەمڕۆ ئێمە لە سویدەوە گەنجێک بەسەر دەکەینەوە کە گەنجێکی کووردە دەلاکێکی کارامەیە بەشداری لە چەندین فیستیڤاڵی نێودەوڵەتیدا کردووە ساڵی پاریش بێگومان بەشداری لە فیستیڤاڵێکی نێودەوڵەتی ستایلیستی بەرشەلۆنەدا کردووە ئەو ئێستا لە نێو سویددا ناوبانگێکی بۆ خۆی پەیدا کردووە و لە ڕێی پیشەی دەلاکیەوە کەسانێکی لە دەوری خۆی کۆ کردوێتەوە و لە سنتەرێکدا کار دەکات زانەری زیاتر لە خۆیەوە وەردەگرن بە شێوازێکی ڕاستەوخۆ کە میوانمانە لە سویدەوە بەڕێز سابیر ئەگەر هەڵە نەبم ناوەکەی دەچمە لای بە شێوازێکی ڕاستەوخۆ تاوەکو زانیاری زیاتر وەربگرم. ناوەکەت بەڕاستی وتم کاک سابیریان نای باوکتم وتووە دیدار سابیر دیدار سابیر باش بەڵێ ببوورە بەڵێ کاک دیدار زۆر زۆر سپاس بۆم دەرفەتی کە بە ئێمەت بەخشی من دەمەوێت لێەوە دەست پێ بکەم ماوەی چەندێکە سەرقاڵی کاری ئارایشت و دەلاکیت. سپاس بۆ جەنابەت سپاس بۆ کەناڵە جوانەکەتان سپاس بۆ کاک میران کە ئەمڕۆ زۆر ئەرکێکی زۆری لەگەڵ ئێمە کێشاوە دیارە بۆ ماوەی 7 ساڵە من لە سوید کارەکەم وەکو ستایلیست وەکو دەلاک وەکو سەرتاش بە هەموو زمانەکان من 7 ساڵ لە سنتەرێکی گەورەیە لە یەتۆبۆری ئیشم کرد دوای بۆ ماوەی 4 ساڵ هەر لەوێ شێف بووم دوای دوکانی خۆم کردوێتەوە دوکانەکەشم ناوی پێلۆسە ئێستا بە مەنای مو بە ئیسپانی. باشە کاک دیدار ئەو سنتەرە یاخود ئەو دوکانەی کە خۆت دڵی کردوتەوە بەس تەنیا تۆ کوردیتیا یان کوردی تریش لەگەڵ تا کار دەکات یان کەسانێکی تر سویدی و بیانیەکان لەگەڵ تا کارەکەن؟ دیارە بەهۆی ئەوەی کە من ئەندامم لە ڕێکخراوی سەرچاکردن لە سوید لەوێەوە من بە بەردەوامی چالاکم لەگەڵیانە ئێمە بە شێوەیەکی زۆر یاسایی بە شێوەیەکی زۆر یاسایی قژە بڕین بە شێوەیەکی زۆر یاسایی پارە لە مشتری وەرەگرین. کاک دیدار مەبەستە چیاڵی بە شێوەی یاسایی بۆ بە شێوەی نایاساییش هەیە کە قژ ببڕێت یان چۆن دەبیت بە ئەندام لەو ڕێکخراوە؟ ناسایەکە ئەوەیە کە تۆ لێرە ئێمە ئەم ڕێکخراوە ڕێکخراوێکی زۆر گەورەیە لە سوید ناوی ڕێکخراوی سەرچاکردنە ڕێکخراوەکە ناوی ڕێکخراوی دەلاکەکانە جا ئەم ڕێکخراوە یارمەتی هەم سەرتاشەیە کە بە شێوەیەکی یاسایی ئیشکە هەم یارمەتی ساحەب دوکانیشەیە کە بە شێوەیەکی یاسایی هەموو شتە جوانەکان بۆ ئەو سەرچاک ئەو دەلاکە کە لە لای ئیشەکات دابی بکات. ئێمە لەلای ئێمە ساعاتەکانمان 8 ساعت ئیشکردنە لەوە زیاتر ئیش ناکەین لەو 8 ساعتە ساعتێک لە ساعت چەندەوە بۆ چەند کار دەکەن بە ڕۆژ کار دەکەن یان بە شەو؟ ئێمە لە ساعت دەی بەیانی و ئیشەکەین بۆ 6 ئێوارە ساعتێکی ساعتمانەیە. بەڵێ باشە کاک دیدار ئەوەی کە ویستم ڕوونی کەمەوە نائاساییەکە ببوورە وتم نائاسایی ئەوەیە کە حەقی خۆ وەرنەگری لە کاتێکە کە تۆ ئیشەکەیت کە ئەو ئیشەکەیت ئەو 8 ساعتە ئەو ڕێکخراوە و لێکا کە بە هەموو شێوەکانی تۆ حەق و حقوقی خۆتە هەبێ لەو شوێنێکی ئیشی دیاکەیت. باشە بەڕێزیدار هەندێک لە دیمەن دەبینین لەسەر شاشە دەڕوات کە بەڕێستان پێما بێت وەکو کوردێک بە ناوی سویدەوە بەشداری فستیڤالێکتان کردووە ئەگەر هەڵە نەبەم لە بەرشەلۆنا ئەو فستیڤاڵە چی بوو شێوازی بەشداریکردنی ئێوە چۆن؟ دیارە هەموو ساڵێک پێشبڕکێکی زۆر گەورە هەیە لە جیهانە ئەم جاریان لە بەرشلۆنە بوو ئاخیر جار ئەم جارە 4500 دەلاک بەشداری کرد من یەکێک لەوانە بووم
کە من کورد بە ناوی سویدەوە چوین بۆ ئەوێ وە بزانم بەس من کورد بووم لەوێ دیارە شێوازی بەشداریکردنتان چۆن بوو کاک دیدار لەو فستیڤالە چۆن بوو ینی تۆ وەکو دەلاکێکی سوید چووی لەوێ لە هەندێک لە تیمەرەکاندا دەبینین ڕاستەوخۆ بە پێش چای ئامادەبووانەوە ستایلیست و کاری ستایلی و قژ و ئەیسە لەسەر شاشەکە دەبینرێت لە نێو فستیڤالەکەدا ئێوەش بەم شێوازە بەشدار بوون یان شێوازەکە چۆن بەم شێوەیە بەشدار بووین لە ناو فستیڤالەکەیە بە ناوی سویدەوە دیار بوو ئێمە تیمەکەی خۆمان تیمەکە لە لای ئێمە لە پێلۆس ئێمە زیاتریشی ڕەنگەکەین دوو مۆدلمان لەوێ وە بزانم ڕسمەکانان دیارە و دوو مۆدلی ڕنگمان کرد دوای سەرچاکردنی پیاوانە دەستی پێکرد بە هەمان شێوە لەوێ بڕیمان دیارە هەموو ساڵە ئێمە بە بەردەوامی ئەچین بۆ کۆشەکان ئەچین بۆ پێشبڕکێکان ئەچین بۆ هەموو ئەو چالاکیانەی کە هەیە لە کاک دیدار چەند گرنگە بۆ ستایلیست بۆ ئارایشتکار بۆ دەلاک خۆ ئەوەنە وشە بەکار هێنرێت بۆ ئەم بابەتە چەند گرنگە بەشداری لە ئەم جۆرە فستیڤالانەدا بکات یان بەردەوام خۆی ئەبدات بکاتەوە لەگەڵ زانیاری ڕۆژ و ستایلە نوێیەکانی ڕۆژدا خۆی بگونجێنێت چەندە گرنگە بۆ دەلاک ئەم بابەتە بڵێ بەس ئەم پێشبڕکەیە کە چوین ئێمە خۆمان هەڵی نابژێرین دیارە لە سویدەوە چەند ساڵۆنێک هەڵە بژێرین ئێمە شێکێک میلیۆن ساڵۆنانە بەس ئەوەی کە ئێمە بەهۆی ئەو ڕێکخراوەوە ئێمە کەوتم شتەکان یاساییەوە بەشێکە لەوەی کە باسی یەکەم کە ئێمانە ماگانە ئێمە چین بۆ هەموو چالاکیەکانی سەرچاکردن کەیەتە ناو سویدەوە لە هەر شوێنێک بێ ئێمە چین ئەوەی کە پێویست بێ بۆ ئیشی دەلاشی ئێمە وەریەگرین باش و بەکاری هەین لە ڕۆژانەی ئیشەکەمانە وتت لەلایەن ڕێکخراوەکەەوە ئێوە هەڵبژێردراون بە نوێنەرایەتی سوید بچن بەشداری لەم فستیڤالە گۆریە بکەن لە بەرشەلۆنە پێوەەر هەبوو خاڵ هەبوو هەڵسەنگاندن هەبوو بۆ ئێوە اینجا دەست نیشان کراون یان چۆن کاگی دەرجۆت لێمە ڕەنگە دەنگی من نەگاتە کاکدار بەڵە بەرەزانەوەی کە لەسەر شاشە دەیبێنن دەلاکیشی کووردە بە ناوی دیدار سابیر کە لە سوید گفتوگۆمان لەگەڵی کرد لەسەر شێوازی بەشداریکردنی لە فستیڤالێکی گەورە کە وەکو خۆی باسی کرد بازاران دەلاک تایدا بەشدار بوون بەشداریان تێدا کردووە بۆ ئەوەی بە بەرچاوی ئامادەبوانی فستیڤالەکەەوە ستایلی خۆیان بکەن خۆشببختانە کوردێک بە نوێنەراتی سوید چووە ئەم کارەی کردووە کە جێگەی شانەزیە بۆ ئێمە وەکو کوردانی ئێمە لە تاراوگا جێدەستی خۆیان جە پەنجەی خۆیان هەمیشە دەنەخشێنن و بە جۆرێک لە جۆرەکان وان یاتۆ ئەو متمانیان پێدەبخشێت بە نوێنەراتی وڵاتێک بەشداری لە چەندین بۆنە و یادی تایبەتدا بکەن لە هەر شوێنێک کوردێکە بێت ئێمە دەستمان پێ بگات ئێمە بەسەری دەکەینەوە تاوەکو هەم بە جۆرێک لە جۆرەکان بەشێک بێت لەوەی کارەکەی دەربخەین وەک ڕگلامیکیش ببۆی و هەم هانی ئێم کوردانی ئێمە بدەین لە تاراوگا ئیشی پاک دروست بکەن هەمیشە کوردبوونی خۆیان بسەلمێنن لە ڕێگەی دوکانێکی بچووکیشەوە بێت تۆ دەتوانانی کوردایەتی خۆت بکەیت